ئەنداری بەڕێز عەلی عومەر نوێنەری سلێمانی لە ئەنجومەنی باڵای گەنجانی عێراق بەخێر بێ بۆ نێو ستۆدیۆکانی کورسات ئەومان پێ بڵێ ئەم پرۆژەیە بیرۆکەکەی چۆن دەستی پێکرد. زۆر سپاس کاکشوان، سپاس بۆ کورسات نیوز بۆ گرنگی پێدانی بەم بابەتە گرنگە کە دیارە خۆی بۆ خۆی گرنگیدان بە بابەتە گرنگیدانە بە چینێکی زیرەک و وریا و هەروەها ئیشکەری کۆمەڵگەکە چینی گەنجانم. بیرۆکەی ئەم فێرگەیە لەوە دروست بوو. ئەمە ئەنجومەنی باڵای گەنجان ماوەی زیاتر لە ساڵەکە کار یان یەکێک لە بنەما سەرەکیەکانی کارکردمان بۆ بە پاڵپشتیکردنی گەنج بۆ گەیشتن بەسەر بەخۆیی دارایی، بۆ گەیشتن بەوەی کە پێی دەوترێ کارسازی ببێت بە خاوەنی خۆی. چکە دەزانین لە بەردەم هەردوو حکومەت ئاڵنگاری زۆر گەورە هەیە لە بابەتی دامەزراندن و دانان لە کەرتی گشتیدا بووە بە ینی پرسێکی زۆر مستەحیل لە ئێستاە. قورسێکی زۆری لەسەر بودجەی وڵات دروست کردووە، بۆیە هەموو تەوەجوهەکان تەنانەت لە کۆبنەوەکانە کە ئێمە دەما کرد ڕێی کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕێکخراوەکانی نێودەوڵەتی بەو ئاراستەیە بوو کە چیتر عێراق بەرگێوە ناگرێت و پێویستە ینی گەنج هاان بدرێت بەوەی اقتصادی وڵات ببوژێنێتەوە لە ڕێگەی کاری تایبەتی خۆیەوە. سەیرێکی ئەم بابەتە بکەین بە وێنە گەورەکەی یەبینی کاک پشتیوانی ئەمە گەنجمان هەیە، کۆمەڵگەیەکی گەنجین وەکو ئامارەکانی جەناب بەشت باسی کرد. زۆرینەی کۆمەڵگە گەنجە گەنجی ئێمە لە چاو وڵاتانی ناوچەکە لە تەواوی گەنجانی ئەم ناوچەیە زیرەکترن، خاوەن بیرۆکەترن، خاوەن بەهرەیان زیاترە. بەڵام ئەم موزە گەنجە کارامایە بۆشایەکی هەبوو لەگەڵ بازاری کارە. ئێمە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە بیرمان لەوە کردو کۆمەڵک بەرنامە و پرۆگرامی زۆر هەیە کە لەلایەن ڕێکخراوەکانەوە جێبەجێ کرێت لەلایەنە پەیوەندیدارەکانەوە. بیرمان لەوە کردو ئەم بەرنامەیە ئەم کە ناومانەوە فێرگی گەنجانی کارساز بە شێوازێکی دەقیقتر با سوودوەرگرتن لە هەڵی ئەوانی لە پێشترە کراوە، با سوودوەرگرتن لە ئەزمموی دەروی خۆمانم بابەتی کارسازی بۆ کوردستان و عێراق پرسێکی تازەیە، بەڵام ئەزمموی گەورە هەیە لە دنیاتوانین استفادەی لێ بکەین. هەر پرۆژەیەک پێویستی بە پاڵپشتی مادی و معنەوی هەیە. ئەم هەنگاویەوە چۆن دەستان پێکردووە و هەروەها کێ دەستگیرۆی ئەم پرۆژەیەوەکە؟ بەدڵنیایەوە ئێمە وەکو لە فێرگەکە بە سەرپەرشتی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق کە هاوکار بوو بۆ دۆزینەوەی کۆمەڵێک با بڵێن لایەنی کەرتی تایبەت کە پاڵپش بن لەم فێرگەیە، ئەوش بە هەستکردن بە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی سەرشانی کۆمپانیاکان کە یەکێکە لەو بابەتانی کە من لێرە شۆ داواکارم کە جێهێتی ڕقابی زیاتر ڕقابی ئەم بابەتە بکات، چونکە کۆمپانیای زۆرمانەیە، کارگەی زۆرمانەیە بەشێکیان ئەسڵەن سەرمایەدارەکانیان کورد نین یاخود لە کوردستانین، بەڵام لە سلێمانی، لە عێراق، لە پارێزگاکانی تر پارە پیاکەن بۆ وڵاتێکی خۆیان. پێویستە بەرامبەر ئەوەش حکومەت جەخت بکاتەوە بەرپرسیارەتێکی کۆمەڵایەتیان لە سەرشانە تۆ لە ناوچەیەک پارە پیاکەی هیچ نەبێ بیر لەوە بکەیتەوە دەوروبەری ئەو ناوچەیە پێویستیان بە هاوکاریەکە، پێویستیان بە یارمەتیەکە. خۆشبەختانە ئێمە توانیمان بە چالاکردنی ئەم بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە بتوانین بەشێک لە بودجەی ئەم فێرگەیە دابین بکەین. ئەم بودجەیە تەرخانەکرێت بۆ پاڵپشتیکردنی گەنجان. یەکەم فێرگەکە لە 3 بەش پێکاتەوە. ئێمە لە ڕاهێنان لە دوای تەواوکردنی کۆکردنەوەی زانیاری تەواو لەسەر 125 گەنجێک کە لە ڕێگەی فۆرمێکەوە هەڵدەبژێرن. ئێستا فۆرمەکە کراوەتەوە تاوەکو ڕۆژی تر بە ئۆنلاین پڕێکەنەوە. قۆناغی یەکەمی وەرگرتنی فۆرمەکانە دەستان پێکرۆ یا پێشەوە قۆناغێکی تر هەبوو؟ ئێمە لە 12 قۆناغی لانچی پرۆژەکە بۆ ئەعلانمان کرد لە ڕۆژی ژیانی گەنجانم. فۆرمەکە ئەکتیڤ بوو، ئێستا بەردەوامە تاکو ڕۆژی تریش فۆرمەکە بەردەوامە بێت. ئەو گەنجانی خاوەن بیرۆکەیەکی کارسازین دەتوانن تەقدیم بکەن بۆ ئەم فۆرمە، بیرۆکەکانیان بە شێوازێکی کورد بنووسن. کۆمەڵک پرسیار لە فۆرمەکە هەیە کە ئێمە لە ڕێگەیەوە دەتوانین دەستنیشانی بکەین تا چەند ئەم گەنجە جددیە لە پرۆژەکەی، تا چەند ئەتوانێت ئەم پرۆژێ بچێتە بازاری کارەوە، منافەسە بکات، سوود وەربگرێت، ببێت بە بەشێک لە ئابووری و ئابووری بەهێز بکات. لە ڕێگەی ئەم پێوەرانەوە ئێمە ئەم 125 گەنجە دیاریەکەین. خۆشبەختانە ئەرکەکە چڕ نەکراوەتەوە لە سەنتەری شاری سلێمانی، ناوچەکانی تری وەکو کەلار، وەکو چەمچەماڵ، وەکو ڕانیە، وەکو پارێزگای هەڵەبجە، بەڵێ تەنانەت لەناو ئەو شوێنانەش لە دەروی شارەکان، لە ناحەکان، لە گوندەکان خەڵکی خاوەن بیرۆکەمانەیە ئەوانش دەتوانن بەشدار بن. تاوەکو ئێستا چەند کەس فۆرمیان پڕ کردووە کە گەیشت بێتەوە؟ ئەم خولەکەی من لەگەڵ جەناب تەکسەکەم زیاد لە 250 فۆرم پڕ کراوە
دراوەتەوە لە ماوەی 4 ڕۆژە من ئەو نەشەرمە بۆ فۆرمەکانەکەن بەدڵنیایەوە بەدڵنیایە بیرۆکەکان تەقدیمی فۆرمەکە زیاتریش دەبێت دڵنیام لەوەی کە چونکە گەنجێکی زۆر نامیان ناردۆ پێویستیان بکاتە فۆرمەکە بە شێوازێکدا ڕێژراوەتەوە پرسیاری وردی تایە تۆزە کاتێوێت بۆ ئەو گەنجە تەقدیمی بۆ بکات ئەمش لە ساڵحی ئەوانە دیارە بۆ جاکردنەوەیکی ئاسان و ئەوە بێت کە بە کەسی شیاو بێتە ناو ئەم فێرگەیەوە ئەم بیرۆکانی کە تاکو ئێستا هاتوون بڕاتە بێ کاک پشتیوان هێزێکی زیاتری یاینە بەوەی کە زانیمان ینی گەنجی ئێمە خاوەن بیرۆکەی زۆر زۆر سەیر و تازن ینی بە کورتی پێت بڵێم لە مەجای کشت و کاڵی چارەسەری کشت و کاڵی یەک دنیا بیرۆکەی باشاتوە کە ئێمە پێویستیشمان زۆر زۆر زارۆرە ئەو بۆردەی کە لەگەڵمانان کە مدەربی نێودەوڵەتین ڕاشکاری نێودەوڵەتین لە ناو عێراق لە کوردستان لەگەڵمانان کە شەیری ئەم فکرانیان لەگەڵاکەین بە کورتی زۆر زۆر سەرسامی خۆیان دەربڕی کە بیرۆکەی لەو جۆرەیە ئەمە وای لێ کردین کە هانی داین تۆزە گۆڕانکاری لە پرۆگرامەکەش بکەین بتوانین بەشێکی زیاتر لەم گەنجانەی کە دوای فێرگەکە ئەچنە مسابقەیەکە بتوانین دامیان بکەین لە قۆناغی یەکەم ئەم گەنجانە ڕێک 125 کە زۆر دەگرن و دەچنە کێبڕکێەوە ماوەی یەک مانگ خولۆڕارەیەکی زیاتر وەرەگرن دواتر دەچنە کێبڕکێەوە کێ براوە بێ ژمارە و کەسانی براوە بن چەند کەسە بن ئێمە وەکو ژمارەکە 125 کەس بەشدارە بن لە قۆناغی یەکەمە بۆ ماوەی مانگێک ڕاهێنانی چڕوە ڕێگرن سوود لە ئەزمموی کارسازانی سەرکەوتوو لە عێراق و دەروێ عێراق شوەرەگرن دانیشتنیان لەگەڵانە بێت هەروەها کۆمەڵێک تایبەتمەندی فێر دەکرێن کە ئەم پرۆژانە بتوانن دەست پێ بکەن ینی هێزێک دەدرێتە بەو گەنجی بتوان پرۆژەکەی دەست پێ بکات فێری شێوازی پیچین و قسەکردن لەگەڵ مستەسمرەکان نەکرێت کۆمەڵک مستەسمری فریشتەیمان هەیە کە دەتوانن هاوکار بن لەم پرۆژانە هەروەها دوای ئەوەی کە لە فێرگەکەتەوە بن دەچنە کێبڕکەیە کۆمە بۆی دروستکردنی جانێکی ڕکابەریە لە بینیانە سێ باشترین پرۆژەیان بە کۆمەڵێک پێوەر لە ناو بوتکامپەکەی ئەعلان نەکرێت دیاری ئەکرێن لە ڕۆژی کۆتایی خەڵاتەکرێن لەگەڵ ئەم خەڵاتەکان چین خەڵاتەکان ئەوت زانیمان پاڵپشتیشی معنەوی هەیە بە گشتی 125 گەنج ڕایەنانی پێکرێکە چۆن پرۆژەکەی بک بە بیرۆکەیەکی باش دای ڕێژێتەوە قسە لەگەڵ وەبەرهێنا بکە دواتر ئەم کەسانی کە براوە بنەم سێ کەسە بڕی پاری دیاری کرا و لایەنە مادیەکەی چۆن دەستگیرۆیانەکەن پرۆژەکان بکەن بە پرۆژەیە کە بە واقعی جێبەجێ لە 9 میلیۆن دینارەوە دامەکان دەست پێکات بۆ بەرەو خواردتر بە تەدریجی بۆ یەکەم دو موسێمەکان لەگەڵ ئەمەیە کۆمەڵێک بەهای تر دانراوە کە بەهای مادینی لەوانە یەکێک لە هاوبەشەکانمان کە ڕێکخراوی فاوندیشن هابە بۆ ماوەی ساڵێک شوێنی بێبەرامبەر دەدا بەم گەنجانە ئۆفیسێکی تایبەت گەنجێک لە بیرۆکەیەکەوە دێتە سەر ئۆفیسێکە شوێنی خۆی ئەبێت تۆمارەکرێت ڕێوە کرێ نادات بەزەبەت کرێ نادات جگە لەوەی کە کرێ نادات لەو شوێنە کۆمەڵێک ترینین هەیە هەفتانەکە هەمووی ئاماجەکەی بەرزکردنەوەی توانای ئەم گەنجەیە لەگەڵ ئەمەشە ئێمە بۆردێکمان دروست کردو کە فۆلۆ ئاپی ئەم گەنجانەکە دوای ئیشەکە پێشەوەی بێمە سەر ئەم بابەتە لە دوایەوەی کە لە پێشبڕکێکە تەواو بن پێشبڕکێکە لە ڕۆژێکی زۆر تایبەتە ئەکرێ کاک پشتیوان ئێمە لە کۆتایی ئەم فێرگەیە دەرەنجامی ئەم فێرگەیە مابات بۆ ڕۆژی دیداری نیشتیمانی دیداری نیشتیمانی سلێمانی بۆ کارسازی کە دیدارێکی تەواو جیاواز دەبێت یەکەم جارە لەسەر ئاستی عێراقە کرێت لەم دیدارە بەشێک لە کارسازانی سەرکەوتوو لە ناوڕاست و باشووری عێراق و هەولێر و سلێمانی لێرە ئەبن بوتیان ئەبێت کۆەکەینەوە ئەو شوێنانەی کە دامی کارسازانەکەن کۆتایی مانگینەوە بێت بەشێک لە کارسازەکان بەشێک لە شوێنانی کە دامی کارسازانەکەن لەوانە ڕێکخراوەکان ڕێکخراوە نێودەوڵەتەکان ئینکوبیتەرەکان بانگەکرێن مستەسمرەکانی ناوڕاست و باشووری عێراق لەگەڵ هەرێمی کوردستان بە تایبەت داوەتیان بۆ نێرین بە تایبەت ئەو مستەسمرانەی کە ئێمە بینین نمونی زۆر باشی سەرکەوتومان هەیە کە دامی پرۆژەی کارسازیان کردو و پرۆژەکانیش ئێستا سەرکەوتون و ئەرباحیان هەیە بۆ ئەم مستەسمرانە ئەمانە بانگەکرێنە ئێرە هەموو ئەم بەشداربوانەی کە 125 کەسی لە فێرگەکە دێنە دەرەوە لەو ڕۆژەیە پرۆتایپی ئیشەکانیان هەیە بوتێکی تایبەتیان هەیە لۆگۆیان هەیە ناویان هەیە لەسەر ئایپادەکەی دەستیان بەوەرەکە تەواوی ئیشەکانیان دانراوە سوودمەدە بن ڕەنگەوە بەرهێنێک بێت ئێمە ئامادە بێتم پرۆژەی بەدڵە ڕۆژی کامل لە ڕۆژی پێش ئەخیرە ئێمە ڕاهێنانیان پێ ئەکرێت لەلایەن گەورەترین دامەزراوە کە مختصە لەم بابەتە
دامەزراوەی نیتاژ لە بەغام ڕاهێنانیان پێ دەکرێت لەسەر پیچین لەسەر قسەکردن بەرامبەر بە وەبەرهێنەر بەرامبەر کەسێک کە بێوێت مەسلحەتی هەبێت لەم پرۆژەیە بۆیە دڵنیاین لەوەی کە زۆرێک لە پرۆژەکان لەو ڕۆژەش دەتوانن گرێ بەست بکەم بۆ هاندان و بۆ پاڵپشتی بەدەرنەم پرۆژە چی ترتانەیە بۆی گەنج بخەنە بازاڕی کارەوە و هەروەها دەستگیرۆیی گەنجان بکەن چ بە ئەوە بێت وەکو کارمەندێکی باش لە شوێنێک ئایشکەن یاخود خۆیان خاوەنی کار بن و ببن بە کارساز ئێمە کاکە پشتیوان لە ماوەی ڕابردووە ینی زۆر بەداداچوومان بۆ بابەتە کرد کە لەگەڵ کۆمپانیەکانە دانیشتین لەسەر ئاستی ئەنجومەنی باڵای گەنجان لەگەڵ بەشێک لە گەنجان لەگەڵ زانکۆکانە کۆمەڵێک ینی فراغ هەیە بەشێکیان پێویستە بە گەنج بەشێکیان پێویستە بە یاساکان بەشێکیان پێویستە بە کەرتی تایبەتەوە لەوانە ئێمە زانکۆکان بەداخەوە ینی تاکو ئێستا وەکو پێویست نەیانتوانیوە کاردیرێک ئامادە بکەم بۆ بازار بشێت بتوانێت بچێتە بازارەوە بۆیە ئێمە پرۆگرامێکمان دەست پێ کرد لە بەشێک لە زانکۆکانی پارێزگای سلێمانی ئەنجامماندا لە ئاستی بەغدا و پارێزگاکانی تر بەڕێوە چووکە پرۆگرامی سیکل ئاپکردنە دوای گراجوێت دوای دەرچوون کە تۆ لە جامیعەت دەرەچیت ئەمی لە جامیعە فێری بوویت لە زانکۆ فێری بوویت ئۆکەی بەڵام بازاری کار پێویستی بە شتێکی تریشەیە ئەم نەبوونی ئەم تەوازنە وای کردووە کە گەنج کە لە زانکۆ دەرەچێت ناتوانێت بازاری کار یەکسەوەریگرێت بەڵام هەندێک زانکۆی تایبەت هەیە بۆ نمونە ڕاستەخۆ ئەوەی خەریجەکەی چێتە شوێنی کاری شەکات ئەمە پەیوەندی بەوەیە کە ئەو سیکلانی لە زانکۆ فێرەکرێن لە کۆمپانیەکان پێویستیان پێێتی دوو لەسەر ئاستی یاسایی وەکو لە راپۆرتەکەی بابڵێن جەنابشت ئاماژەت پێکرد ئێمە هاندانی گەنجان بۆ تۆمارکردن لە بیمەی کۆمەڵایەتی لە کارکردن لە کەرتی تایبەتە هەنگاوێکی زۆر گرنگ بوو لە ناوڕاست و باشووری عێراق کە ڕوویدا هیوادارم لە کوردستانشان ئێتیمامی وەزارەتی کار بۆم بابەتە زیاد ببێت بەوەی بتوانن گەنج سقە بکات بەوەی لە کەرتی تایبەت ئیش بکات دڵنیا بێت لەوەی 10 ساڵی تر 15 ساڵی تر نەیتوانی کار بکات بودجەیەکی هەبێت موچەیەکی هەبێت کە درێژە بە ژیان بدات بەس پرسیارەکە بەو جۆرە چکە پێم وا بێ کاتی زۆرم لەبەردەست نەماوە تایبەت بە ئەم جۆرە پرۆژانە وە خودی ئەم پرۆژێ ساڵانە بەردەوام ببێ یا چیتانەیە بووی ئێمە کاکشتوان ئامانجمان وایە ئەم ساڵ ئەم پرۆژەیەکان جاماندا پلانەکەشمان بۆ وای بکەین بە پرۆژێکی نیشتمانی لەسەر ئاستی عێراق ساڵانە بەردەوام هەبێت بتوانین تەرکیزی ئینڤێستەر و مستەسمری ناوڕاست و باشووری عێراق زیاتر ڕادکێشین بۆ بیرۆکەی گەنجی سلێمانی هەروەها لەسەر ئاستی پارێزگاکانی تریش وەکو ئەنجومەنی باڵای گەنجان لە 12 ڕۆژی جیهانی گەنجان لە تەواوی پارێزگاکان ئەم بابەتە لە بەشێکی پارێزگاکان کە پرۆسەی دەرکردنی نەوت و کۆمپانیەکانی نەوتی تێدا ئەم بابەتە ئەنجام درراوە کە زیاتر لە 500 بۆ 1000 گەنج فێری دامی کارسازی یەکرێن فێری بناماکانی کاری کارسازی یەکرێن دەمانوێت ینی وەکو سلێمانیش بێ بەش نەبین لەم شەپۆلە بتوانین بگەین بەوەی گەنجی ئێمە ڕابهێنین پرچەک بکەین بۆ ئامادەکردین بۆ ئەم گۆڕانکاریە گەورەی کە ئێستا لە جیانە هەیە چکە ئێستا لە بازارە ئاڵنگارەکان گەورە بۆتەوە بەدڵنیایی عەلی عومەر نوێنەری سلێمانی لە ئەنجومەنی باڵای گەنجان سوپاس کە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاری